سەرلەبەیانی ئەمڕۆ لەسەر ئەرکی بەڕێز قوبات تاڵەبانی تەرمی مامۆستا جەمال شارباژێڕی لە بەریتانیاوە هێنرایەوە سلێمانی و بە خاک سپێررا. مامۆستا جەمال لە ساڵی 1940 لە گوندی واژەی شارباژێر لەدایک بووە. لە تەمەنی لاوێتیەوە دەستی بە نووسینی شەعر کردو و لە سەرەتای دەرکەوتنیدا لەلایەن مامۆستا گۆران و کاکەی فەلاحەوە هەڵسەنگێنرا و چاوەڕوانی داهاتوێکی گەشیان لێ کردووە. ئەم شاعیرە هاوڕێی شاعری کۆچکردو بێکەس بووە و یەکێک بووە لە ئەندامانی گروپی ڕوانگە. مامۆستا جەمال خاوەنی زیاتر لە 10 بەرهەمی چاپکراوە. ماوەی زیاتر لە 25 ساڵە لە وڵاتی بەریتانیا ژیاوە و لە ڕۆژی 25 تەمموزی 2023 لە لەندەن کۆچی دوایی کردووە. بەناوی خۆم و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هەندەری سلەیمانیەوە پرسە و سەرخۆشی خۆمە ڕاستەی بنەماڵەی مامۆستا جەمال و هەموو نووسەران و شاعیران و خەڵکی سلەیمانی و کوردستانەکەم لە ڕاستیە لە دەستدانی مامۆستا جەمال شارباژێڕی کۆستێکی گەورەیە. ئەو پیاوێکی زۆر زۆر گەورە بوو لە ڕاستیاکە بوو لە دامەزرێنرانی قوتابخانەی ڕوانگە کە ڕۆڵێکی زۆر زۆر بنەڕەتیان بینیوە لە پێشخستنی ئەدەبی کوردی و ئەدەبی بەرەنگاری و سەرپێخستنی ئەدەبێکی جددیە. بێگومان ئەم مەراسیمە لە ڕاستیە مامۆستا جەمال و نمونەی مامۆستا جەمال شایستەی مەراسیمی لەم جۆرە و لەمەش گەورەترن، چونکە لە ڕاستیە هەر میلەتێک و هەر نەتەوەیەک تەقدیری پیاوە گەورەکانی خوای نەکە. لە ڕاستیە ناتوانین بڵێن میلەتێکی زیندووە، میلەتێکی شایستەی ئەوەیە کە بوونی هەبێ، حوزوری هەبێ. بۆیە لە ڕاستیە ئەم مەراسیمە شایستەی مامۆستا جەمال بووە، لەمەش زیاتری شایستەیە بەڕاستی. خەڵکی نوخبە واتە شاعیر و نووسەر و ئەدیب لەم ڕۆژگارەدا پێویستەکە ئەو جۆرە کەسە نوخبانە ڕێزیان لێ بگیرێت لە ناو خەڵکدا و نەک لە کاتی وەفاتکردن و ناشتن و ئەوانەدا. پێویستەکە کاتێک لە ژیاندایە ڕێزی لێ بگیرێ، کتێبەکانی چاپ بکرێ، پەیکەری بۆ بکرێ، هەروەها شعرەکانی چاپ بکرێ و چاوپێکردنی لەگەڵا ساز بکرێ